الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة الفرقان قيشتنا آياتي بنجاو شش كلو آتش دا أخواي پروردگار باسي حكمتي یان وظیفەی پێغەمبەرمان بۆ دەکات صلی الله عليه وسلم کە دەفەرمێت وما أرسلناك إلا مبشرا ونذيرا. وما أرسلناك يعني إيما أتومان روانا نكرد أي محمد صلى الله عليه وسلم بو خلقي إلا مبشرا تنها بو أو روانا من كردوي كمبشر ببيا مجددر ونذيرا وهروها ببيا آقادار كرو ترسنر. وما أرسلناك إلا مبشرا ونذيرا يعني إيما أتوما ناردوا أي محمد صلى الله عليه وسلم تا ببيا مجددر ترسنر بو خلقي ببيا مجددر بو أو كساني كإيمانت بيدينو شوينت دكونو شريعتك زيب زيدكن مجديان بيبدأي كخواي قورا بهشتي بو آماده كردون و ئەو کەسانەش بترسێنی کە شەریک بۆ خوای گەورە بڕیار دەدەن یا ئیمان بە تۆ ناهێنن یا دوای شەریعەتەکەی تۆ ناکەون. کەواتە وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم جار مژدەدان دڵخۆشکردنە، ئەو جار ترساندنە، داوەکردن و بانگەوازیکردن بۆ لای دینی خوای گەورە هەردوو بەشەکەی دەبێت تێدا بێ. ئەو کەسەی کە قسەی بۆ دەکەی یەکەم جار دەبێ مژدەی پێ بدەی کە ئەگەر ئیمان بێنێت و عەمەلی ساڵحی هەبن خوای گەورە باش پاداشی دەداتەوە و ئەگەریش سەرپێچی لە ئەمری خوا و لە ئەمری پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم بەبێ گومانی خوای گەورە سزا و ئینتیقام و تۆڵەی هەیە کە جەهەنەمە. یعنی خوا هەم پاداشتی لەکنە بۆ کەس چاکەکاران و هەمیش سزا و ئینتیقام و تۆڵەی لەکنە بۆ خراپەکاران. وما أرسلناك ئێمە ئەتۆمان ناردووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم تا ببیە مژدەدەر و ترسێنەر بۆ خەڵکی. واضحة؟ طبعا قل ما أسألكم عليه من أجر پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ما أسألكم من داواتان لێناکەم عليه لەسەر ئیمان هێنان و بەدواکەوتنم من ئەجر هیچ کرێک. قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ما أسألكم داواتان لێناکەم عليه لسر أو بانگوازی کە دەتانکەم لەسەر ئەو دینەی کە پێتان دەگەێنم لەسەر ئەو هیدایەتەی کە بەشتان دەدەم من ئەجرین هیچ کرێک. بێگومان طبعا دروشمی هەموو پێغمبەران ئەوە بۆ گوتویانە ئین ئەجریە ئیلا على الله پاداشتی من تەنها لای خوایە. بێگومان هیدایەتدان و ئیمان هێنان پاداشتەکەی هێندە گەورەیە، کرێیەکەی هێندە گەورەی بە هیچ کەسێک دەرناچێت. ئەو کەسەی کە دەبێتە سەبەبی هیدایەتت ئەگەر هەموو دنیای بدەیی ئێستا کەمت داوەتێ هەموو دنیا بدەی لە پێناوی ئەوەی کە خوا هیدایەتتدا یان لە پێناوی ئەوەدا کەسێک لەسەر دەستی تۆ هیدایەت وەربگرێ ئێستا هەرکەمە. بۆیە پاداشتی هیدایەتدانی خەڵکی لە دنیادا بوونی نییە، تەنها و تەنها ئەوەی کە دەتوانێت پاداشتی ئەو کەسە بداتەوە کە دەبێتە سەبەبی هیدایەتی خەڵکی بەس خوای پەروەردگارە. بۆیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ کرێم ناوێ یعنی کرێی دنیایم ناوێ، کرێم لە ئێوە ناوێ، دەنا کرێی لە خوای پەروەردگار دەوێ، ئەجری لە خوای پەروەردگار دەوێ. قل ما أسألكم عليه من أجر پێیان بڵێ من داوا ناکەم لە ئێوە عليه لەسەر ئیمان هێنان و بە شوێن کەوتنتان بۆ من ئەجرین هیچ کرێیەک ئیلا من شاء تەنها کەسێک حەزی لێبێ، تەنها شتێکم لێتان دەوێ من شاء کەسێک حەزی لێبێ ئەی یەتەخیدە با بگرێ ئیلا ڕەبیهی بۆ ڕۆیشتنی بۆ لای پەروەردگاری سەبیلە ڕێگا. هیدایەتیش بە تۆبزی نییە و نەبووە و ناشکرێ وایە ئیلا من شاء الله تەنها کەسێک حەزی لێبێ ویستی لەسەر بێت تامەزرۆ بێ ئەن یەتەخیدە کە بگرێ ئیلا ڕەبیهی بۆ لای پەروەردگاری خۆی ڕێگا. تەنها ئیشێک وەزیفەیەک کە هەم بێ ئەوەیە کە خەڵکی وا لێ بکەم بکەونە سەر ڕێگایە کە ڕێگایەکە بەرەو کوێیان دەبا بەرەو خۆیان دەبا و لە قیامەتیش بەرەو بەهەشت و ڕەزامەندی و نیعمەتە و خۆشیەکانی بەهەشت دەیان بە. ما
قل ما أسألكم عليه من أجر بيان بڵێ من داوا لە ئێوە ناکەم لەسەر بانکردن و هیدایەتدانتان هیچ کرێک إلا من شاء الله تەنها ئەوەی من دەوێت چییە ئەوەی من دەمەوێت چییە من شاء کەسێک پێی خۆش بێ کەسێک حەزی لێ بێ دەمەوێت چی بکە ئەن یەتەخیذە إلى ربه بگرێ بۆ لای پەروەردیگاری خۆی ڕێگای چوونە لای خوا بگرێت ڕێگای بەرەو خواچوون بگرێت ڕێگای بەرەو خواچوون و ڕێگای گەیشتنیش بەخوا تەنها یەک ڕێگایە کە بریتیە لە شوێنکەوتنی پێغمبەر صلی الله عليه وسلم و وەرگرتنی ئەو شریعەتە کە پێغمبەر هێناوێتی صلی الله عليه وسلم ئەو جار خوای گەورە بە پێغمبەر دەفەرمێتی وتەوەکل على الحي الذي لا يموت پشت ببەستە بەو خوایەی کە هەمیشە زیندوویە و قەت نامرێ یعنی ئەگەر خەڵکی سەرزەوی هەر هەمووی دوشمنت بێت هەر هەمووی ناحەزت بێت لە کەسیان مەترسە ئەگەر کەس لەگەڵت نەبێ کەس پشتیوانت نەبێ کەس ئیمانت پێ نەهێنێ بێم نەدبە ترست نەبێ لە جیاتی خەڵکی چی بکە وتەوەکل پشتت ببەستە پشتت قایم کە على الحي لەسەر ئەو خوای کە الحي هەمیشە زیندوویە الذي لا يموت ئەو خوای کە قەت نامرێ ئەو جار چی کەش بکە وسبح خوای پەروەردگاریشت بە پاک ڕابگرە شەریکی بۆ بڕیار مەدە هاوبەشی بۆ بڕیار مەدە منداڵی پاڵمەدە لای سیفەتی نەخسی پاڵمەدە لە بحەمدیهی و هەمیشەش ستایشی ئەو ناز و نیعمەت و چاکانە بکە کە خوا لەگەڵی کردووی بە تایبەتی تەمان نیعمەتی پێغەمبەرایەتی وتەوەکل ئەو بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەڵام فەرمانەکە بۆ ئێمەشە هەر کەسێک دەعوە بکات و بانگەوازی بکات بۆ لای خوا خەڵکی بانکا بەبێ گومانی تەمان هەموو خەڵک ئیمانی پێناهێنێ ئەو جار لە جیاتی ئیمان هێنان هێندێک خەڵک دەکەونە دژایەتی کردنت و لەسەری تووشی جۆرەها ئەزیەت و ئازار و ناڕەحەتی دەبی ها ئیمان هێنان ئەگەر بتەوێت لە ماڵی خۆت ئیماندار بی عیلاقەی کەست نەبێ لەوانەیە تووشی ناخۆشی نەوێ بەڵام بتەوێت ببیە چرای ڕووناکی بۆ خەڵکی ببیە سەبەبی هیدایەت بۆ خەڵکی ببیە ئیمام و قودوە بۆ خەڵکی بەبێ گومانی تووشی ناڕەحەتی دەبی کە تووشی ناڕەحەتی بی لە جیاتی واسهێنان لە جیاتی ترسان لە جیاتی هانابردن بۆ خەڵکی خوای گەورە دەفەرمێت وتەوەکل على الحي الذي لا يموت پشتت ببەستە پشتت قایم کە بەو خوای کە هەمیشە زیندوویە و قەت نامرێ ئەو جار وسبح بحەمده هەمیشە خوای پەروەردگاری خۆت بە پاک ڕابگرە و ستایشی بکە وكفى به بذنوب عباده خبيرا بەسە کە خوای گەورە بە تاوانی بەندەکانی خۆی شارەزایە وكفى بەسە به بذنوب عباده بصيرا وكفى بذنوبه بەسە کە خوای گەورە ئاگاداری کردەوەی بەندەکانیەتی جا ئەوە هەم هەڕەشەیە تەمان هەمیش مژدەیە بۆ تاوانباران هەڕەشەیە وایە گوناه دەکەی با کەس چاوی لێت نەبێ وایە با کەس پێت نەزانێ با لە دنیادا هەر لێت ئاشکرانە بێ بەڵام خۆ ئەگەر لە دنیادا لێت ئاشکرانە بوو خەڵک نەیزانی خەڵک پێی نەزانی خەڵک فەسحی نەکردی و سەرزەنشتی نەکردی ئەی لای خوا چ دەکەی خۆ لە خوای گەورە گوناهەکان ناشاردرێنەوە وایە و ئەوە بۆ کەسە خراپەکان هەڕەشەیە هەنی بۆ ئیماندارانیش مژدەیە یعنی خەڵکی خراپەکار هەر چیەک دەکات لەگەڵت بابیکە خوای گەورە ئاگای لە خراپەی خراپەکارەکانە ئاگای لەو کردەوانەیە کە خراپەکارەکان و لەو نەخشانەیە کە خراپەکارەکان بۆ تۆی دادەنێن بۆیە خوای گەورە نەخشەکانیان هەڵدەوەشێنێتەوە بەبێەوەی ئێتۆ ئاگات لێبێ وەکەفە بذنوب عباده بەسە کە خوای گەورە بە تاوانی بەندەکانی خۆی زۆر شارەزای یعنی تۆ مراقیب و چاودێری خەڵکی نی ئەتۆ ناتوانی وەک دەڵێ خەڵکی ئیجبارکەی خەڵکی ناچارکەی لەسەر چاکەکاری با بشتوانی جاری وایە کەسێک ئەگەر لە بەرامبەر تۆدا چاکەکار بوو بەڵام چاکەکاریەکەی بۆ خوای نەبوو لەبەر خاتری تۆ بوو تەمان هیچ پاداش شتێک وەرناگرێتەوە ئەو جار لەکن تۆ چاکە هەر پشتی لە تۆ کرد خراپ دەبێت بۆیە خوا دەفەرمێت وەکەفە بذنوب عباده خەبیرە بەسە کە خوای گەورە بە گوناه و تاوانی بەندەکانی خۆی زۆر شارەزایە ئاگای لێتی بەندەکانی چ گوناهێک دەکەن و هەر گوناهێک دەیکەن بەبێ گومانی خوای گەورە لەسەریان دەنووسێ و لەسەریشیان محاسبە دەکا ئەگەر کەسەکە تەوبە نەکات و پەشیمان نەبێتەوە ئەوە وەک دەڵێ فەرمانکردنە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تۆ تەنها وەزیفەت بریتیە لە چی لە تەبلیغ و گەیاندنی شەریعەت
ڕوونکردنەوە و ئاگادارکردنەوەی خەڵکی پێیان بڵێ خەڵکینە ئەگەر چاکەکار بن پاداشتەکەتانەوە بەهەشتا ئەگەر خراپەکار بن سزاکەتان دۆزەخە بەڵام کەسەکە چاکەی دەکا یا خراپەی دەکا نووسینی چاکە و خراپە ئیشی تۆ نییە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەوەی کە مڕاقیب بەو چاودێرە بەسەر ئینسانەکان وە گوناهەکان دەنووسێت و چێ دەزانێت چێ بەنیەتی باش چاکەی دەکات و چێ بەنیەتی خراپ جاری وایە کردەوەکەی چاکە نیەتەکەی خراپە محاسبەکە بەس بەخوای دەکرێت وەکەفە بذنوب عباده خبيرا بەسە کە پەروەردگاری تۆ شارەزای گوناهی بەندەکانیەتی واضحانە وتوكل على الحي الذي لا يموت پشت ببەستن بەو خوای پشت ببەستە بەو خوای کە هەمیشە زیندویە و قەت نامرێ وسبح بحمده بەپاکی ڕابگرە و ستایشی پەروەردگارت بکە وكفى بذنوب عباده خبيرا بەسە کە خوای گەورە ئاگاداری گوناهی بەندەکانیەتی کام خوایە ئاگاداری کردەوەکانی بەندەکانە کام خوایە کە دەبێت تۆ پشتی پێ ببەستی کام خوایە کە هەمیشە زیندویە قەت مردنی بەسەردانایە الذي خلق السماوات والأرض ئەو خوای کە دروستی کردوون ئاسمانەکان و زەوی وما بينهما ئەوەی کە لە نێوانی ئاسمانەکان و زەویشدایە في 6 أيام لە ماوەی 6 ڕۆژدا واضحە الذي ئەو خوایەی خلق السماوات والأرض دروستی کردوون ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە نێوانی ئاسمانەکان و زەویدایە لە ماوەی 6 ڕۆژدا طبعا لە 6 ڕۆژدا خوای گەورە مەخلوقات و دروستکراوەکانی دروست کردووەکو لە صحیحی مسلمدا هاتووە کە شێوازی دروستکردنەکەی چۆن بووە طبعا دەفەرمێ لە ڕۆژی شەممەدا خوای گەورە کەرستە خاوەکانی دروست کردوون یعنی کە ئەسڵی هەموو دروستکراوەکانی سەر زەوی گڵە هەرچی هەیە دارە درەختە بەردە گیاندارە بێگیانە ئەوەی دەیبینی بوونی هەیە لە نێوانی ئاسمانەکان و زەویدا کەرستە خاوەکەی بەزێڕ و ئاسن و ئەوەکانیشەوە ئەسڵی ئەسڵەکەی کە بیجێڕیەوە سەر معدەنە ئەسڵەکەی خۆی گڵە حاڵن لێ ئەو گڵە خوای گەورە لە ڕۆژی شەممەدا دروستی کردووە بەڵام بۆی ناگوترێ شت چونکە هیچی لێ ئەوە نەکراوە یعنی خوای گەورە خەڵقی ئەوانەی کردووە لە نەبوونەوە کەرستە خاوەکەی مادە خاوەکەی هێناوەتەوە بوون ئەوجا لە ڕۆژی شەممەدا یەکشەممە طبعا خوای گەورە شاخەکانی دروست کردوون شاخ طبعا شاخ لە ئەسڵی ئەوەکەی دیسان گڵە وردیکە دەبێتەوە گڵ ڕۆژی دووشەممە درەختەکانی دروست کردووە خوای گەورە لە سێشەمماندا ناخۆشیەکانی دروست کردووە بۆیە ها لە ناو خەڵکیدا ستاش هێندە خەڵک عادەتێتی سێشەممان سەری ناتاشێ و خۆی ناشوا و چی ناکە کە پێیان وایە ڕۆژێکی شومە کە وانییە طبعا خوای گەورە بەڵێ لە سێشەمماندا ناخۆشیەکانی دروست کردوون بەڵام مەرز نییە لە سێشەمماندا ناخۆشی دووبارە بێتەوە یا ئەگەر کارێکت کرد بەڵێ سەر تاشخانە و ئەوانە ئێستاش عادەتە نین وەختی خەڵک خۆشتن و جلشتن و ئەویشانە هیچی نەخستونەتە سێشەممەی لە سیەوە وەرگیراوە لەوەی وەرگیراوە هەرچەندە ینی نابێ وابێ ئینسان ینی ڕەشبین بێ چوارشەممان خوای گەورە لە چوارشەممەدا نوری دروست کردووە لە پێنجشەممەدا گیاندارەکانی دروست کردوون جگە لە ئینسان و لە ڕۆژی جومعەدا دوای نوێژی عەسر کۆتا سەعاتی جومعە خوای پەروەردگار ئادەمی دروست کردووە بۆیە ڕۆژی جومعە طبعا لەکەیەوە جومعەیە پێنجشەممان لە مەغریبەوە بە جومعە حیسابە هەتا مەغریبێکی دیکە طبعا 24 سەعات ئەوەی لە نظامی ئەوەی ئەو تاریخی ئێستا کە شەوی شەممە بە جومعە حیساب دەکرێت بنەوە هەڵەیە ڕۆژی پێنجشەممە مەغریبەکەی طبعا دەبێتە جومعە هەتا ڕۆژی جومعەشی مەغریبەکەی هەر بە جومعە حیسابە کە خوای گەورە لە ڕۆژی جومعەدا ئادەمی دروست کردووە کە ئادەمیش دروست بووە طبعا ئینسانەکانیش لەویەوە گەشەیان کردووە الذي خلق السماوات والأرض ئەو خوای کە دروستی کردوون ئاسمانەکان و زەوی و ئەوەی کە لە نێوانی ئاسمانەکان و زەویدایە لە ماوەی 6 ڕۆژدا بەڵام جاری وایە دەگوترێت بۆ 6 ڕۆژ خۆخوای گەورە ئەگەر بیەوێ کارێکە بۆ خوا زەحمەتی تێدا نیە زەمەنی ناوێ کاتی ناوێ بێگومان خوای گەورە ئەگەر بیەوێ ئیشێکا تەنها
إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن تەنها ئەوەندەی دەوێ بڵێ ببە دەبێ. بەڵام مفەسرین و عولەما دەفەرمون خوای گەورە بۆیە لە ماوەی 6 ڕۆژدا دروستکراوەکانی دروست کردووە. یەکەم مەرز نییە بە نمونە ڕۆژی شەممە ڕۆژی یەکشەممە بە نمونە کە شاخی دروست کردوون لە سەعاتی بەیانی ڕاخەریکی دروستکردنیان بوو بێ هەتا مەغریبێ ها بۆ معلوماتان لە ناو شەممەیدا بە کونێک دروستی کردوون ها حاڵین ها تەشبیهات نەبێ. ئەگەر جلێکت ببێ لای خەیاتێکی جاری وایە دەڵێ ڕووناخان خەیاتە چەندی وەرەوە مەسەن جارە هەفتەیەکە وەرە وایە خۆ ئەو هەفتەیە کە جلەکەت لەوێ هەمووی خەریکی دروینی نییە تەشبیهات بەخوای گەورە نەبێ وایە لەو هەفتەیەدا لە 1 ساعاتیدا جلەکەت بۆ دەدروی وایە خوای گەورەش لە ڕۆژی شەممەدا بێک کونێک شاخەکانی دروست کردووە بۆ معلوماتتان لە دووشەممەدا بنمونە درەختەکانی بێک کونێک دروست کردووە بەڵام زەمەنی دروستکردنەکەی خستۆتە ڕۆژی شەممەیەوە دەنانا شەممە هەمووی خەریکی دروستکردنی دار و درەخت بەس کون بەس ئەوەندە ببە یەکسەر ئیشەکە دەبێ. یەکشەممەکان ناخۆشی یعنی بە کونێک بەیەک فەرمانێک جا عولەما دەفەرمون خوای گەورە بۆیش تەبەن هەموو ئیشەکانی هەموو دروستکراوەکانی بەیەکەوە دروست نەکردووە تا مرۆڤ فێری هێمنی و ئارامی و لەسەرخۆییکە. خوا دەسەڵاتیشی هەیە تواناشی هەیە نیزامی بۆ ئیشەکان داناوە وایە وەرە خۆر بە تەدریجی هێواش دەڕوا و ئاوا دەبێ وایە مانک ئەستێرەکان دەجوڵێنەوە هەریەکەیان بە نیزام و یاسایەکی دیاریکراوی یعنی ئەی مرۆڤ ئەتۆش لە ئیشەکاندا یاسا دانێ قانون دانێ قانونێک کە هەڵپەکردن و ڕاکەڕاکی تێدا نەبێ با دەسەڵاتش دەبێ با تواناشت هەبێ با هیلاکیش نەبوو بیا کە خەڵکی ئێمە زۆر جار لە ئیشکردندا نیزامی ئیشکردنەکەی هەڵەیە تاقەیەکی تێدایە حتا تاقەی لێ دەبڕێ هەر هەموو ئیشەکانی بەسەریەکەوە دەکات دوایە بەلادا دەکەوێت وایە بەڵام ئەگەر بە بەرنامە ئیشەکانت بکەیت وانە بە بەرنامە ئیشەکانت بکەیت ئیشەکانیشت دەکرێن لە کاتی خۆیدا ماندوو هیلاکیش نابی. جا خوای گەورە دروستکراوەکانی دروست کردووە هەرچی ئاسمانەکان زەوی ئەوەی لە نێوانی ئاسمانەکان و زەویدایە فی سیتەتی ئەیام لە ماوەی 6 ڕۆژدا پاشان دەفەرمێت ثم استوى على العرش پاشان خوای گەورە بەرز بوویەوە بۆ سەر عرش. جا استوى على العرش یەکێکە لەو ئاەتانەی کە لە ناو فێڕەقەکاندا کاتی خۆی قسەی زۆر لەسەر کراوە کە هەندێک دەڵێن ئیستەوا على العرش بە معنای ئەوەی دێ کە خوا دەسەڵاتی لەسەر عەرشە نەک بۆ خۆی لەسەر عەرش بێ بەڵام ئەهلی سونە و جەماعە طبعاً ڕەئیان وایە کە ئیستەوا یعنی ئیستەعلا یعنی خوای گەورە بەرز بۆتەوە لەسەر عەرش خوای گەورە لەسەر عەرشە بەڵام چۆن لەسەر عەرشە ئێمە چۆنیەتیەکەی بە هیچ شێوەیەکی نازانین و نابێ بەدواشی دابچین وازحە ثم استوى على العرش خوای گەورە بەرز بوویەوە بۆ سەر عەرش چۆن بەرز بۆتەوە لەسەر عەرش چ دەکات و چۆن وەستاوە و چۆن دانیشتووە ئیشی ئێمە نییە و کەس نەیدیوە و کەسیش معلوماتی لەسەری نییە و نابێ لەسەریشی بڕۆی و نابێ پرسیاریشی لێ بکەی. الرحمن و ئەو خوایەی کە ئاسمانەکان و زەوی دروست کردوون خوایەکی میهرەبان و بەزەیە فاسأل به خبيرا جا ئەو فاسأل به خبيرا دوو تەفسیری هەنە هەندێک دەفەرمون فاسأل به یعنی پرسیار کە سەبارەت بەخوا ئەگەر دەتەوێت خوا بناسی پرسیاری خوا لە چێ بکە لە کەسێکی شارەزا بکە. شارەزاترین کەس بەخوا چێیە؟ خوا خۆیەتی یەکەم جار کەواتە خوا لە ڕێزیەوە دەتوانێت خوا بناسین لە ڕێی قسەکانی خواوە لە ڕێی قورئانەوە و لە ڕێی قسەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە وحی بۆی هاتووە بۆیە پرسیاری یەکە یعنی شێوەی تەفسیرەکەی کە دەڵێن فاسأل به یعنی پرسیار کە سەبارەت بەخوا ئەگەر دەتەوێت خوا بناسی و دەکرێت ملحیدێک کە ئیمانی بەبوونی خوای نییە وەسفی خوات بۆ بکە دەکرێت بڵێ خوا نییە نەعوذ بالله بچی گوێ لەویش بگری ئەو پێناسەی خوات بۆ بکە بێگومان نا بتپەرستێک کە دار و بەردێک خوایەکی بێڕوح و بێجان دەپەرستێ دەکرێت بێ وەسفی خوات بۆ بکە بێگومان نەخێر فاسأل به بڕۆ پرسیارکە سەبارەت بەخوا لە کەسێک کە شارەزایی لە خوا هەیە لە خواناسین هەیە کە خوای گەورە دەناسێ لە ڕێگای ئاەتەکانەوە خوا دەناسێ یا لە ڕێگای دروستکراوەکانی خوای گەورەوە خوا دەناسێ ئەوە تەفسیرێکیان تەفسیرێکی دیکەشیان ئەوەیە فاسأل به یعنی ئەگەر داواکاریت هەبوو ئەگەر ویستت داوای شتێکەکەی شتەکە دنیایی بوو یا قیامەتی بوو داوا لە چێ بکە داوا لە خوایەکە کە سیفەتی ئەو خوای چۆنە
خەبیرە شارەزایە لە هەموو شتێک دەزانێ ئەگەر داواکاریت هەبوو داواکاریەکانی خۆت لە خوا بکە طبعاً هەردوو تەفسیرەکەشی ڕاستن و ئینسانی ئیماندار فعلاً بیەوێ خوا بناسێ دەبێت لە ڕێی کێوە لە ڕێی خواوە خوا بناسی لە ڕێی پێغەمبەری خواوە خوا بناسی لە ڕێی ئەو کەسانەوە کە لە دینی خوا تێگەیشتون لە قسەی خوا تێگەیشتون خوا بناسی لە ڕێی ئەو کەسانەوە کە لە حەدیثی پێغەمبەر تێگەیشتون صلی الله علیه وسلم خوا بناسی و خوات پێ بناسێنن و ئەگەریش داواکاریت هەبوو داواکاریەکانی خۆت تەنها و تەنها بسپێری بەخوا تەنها بۆ لای خوای گەورە بیان نێرە چونکە خوای گەورە هەرچی هەیە لە دنیا و لە قیامەتدا ئەگەر مەبەستت بێ دەستت کەوێ کێ دەداتێ خوا و ئەگەر خوا بداتێ کەس لێ وەرناگرێتەوە ئەگەر خوا نەداتێ هەموو دنیا خەریک بێ هەموو دنیا بیەوێ ناتوانن پێت بدەن هەتا تەنانەت ئەگەر جاری وا ئیشت دەکەوێتە لای کەسێک لەوانەیە بێدینیش بێخۆ وایە چی لە کەسە بێدینەکەی بپاڕێەوە چاکترە کە خوا دەزانێت بە قسێت دەکات تەکلیفەکەت دەگرێتەوە یان نا یا لە خوا خوای گەورە وای لێ بکات دڵی نەرم بکات و ئیشەکەت بۆ بکات بێگومان ئەگەر تەوەکولی حەقیقیت بەخوای هەبێت متمانەی تەواوت بەخوا هەبێ ئەو ئاەتەی پێشترمان جێبەجێکرد بێ کە خوا دەفەرمێ وتەوەکل عەلە الحەی ئەگەر پشتت بەخوا ببەست بێ ئەگەر داواکاری دنیایت لەکن کەسێکی خراپیش بێ هەر پەنا ببێ بەرخوا خوا ئیشەکەت بۆ ئاسان کە چاکتر ئیشەکەت بۆ دەکرێت بۆیە ئەو ئاەتە الذي خلق السماوات والأرض وما بينهما في 6 أيام أو خواي كدرستي كردون آسمان كانوا زويو أوي لنواني آسمان كانوا زويدا لما ويشج رجدا ثم استوى على العرش باشان خواي جورا كدرس كراوكاني دروس كرت برز بويوا بوسر عرش چون برز بوتوا طبعا إيمان نازانين بس إيمان من بيتي كخوا لسر عرشا الرحمن خواشي مهربانا يكي لصفتكاني جورترين مهرباني خواش كالرحماني بكار دين اخوا مبستي رحمتك كبو مسلمان وبو كافرية ها ولا الدنيا دا خواي جورا مسلمان وكافري وكو يك دجينه ويا نعمتكاني الدنياي وكو يك داون بتساككار وخرابكار زور جار خرابكاركان لوانه زورتريش چاكيان لقل كرابه چونك بس دنيان هي ويا بو خواشي مهربان وببزيل لقل همو دروس كراوكان دا بخرابكاركانشەوە ها فاسأل به خبيرا فاسأل به جا پرسیار کە ئەگەر ئەو تەفسیرە یەکەمی بکەین سەبارەت بەخوا لە کەسێکی شارەزا یان داواکاریەکانی خۆت داوا بکە لەخوا کە شارەزایە بە بەکار و کردەوە و مەسلحەت و بەرژەوەندیەکانی ئینسان وإذا قيل لهم اسجدوا کاتێک کە دەگوترا بە پتپەرستەکانی مەککە کڕنۆژ ببن چێ پێی دەگوتن پێغەمبەر پێی دەگوتن صلی الله عليه وسلم یا سەحابە وإذا قيل لهم اسجدوا كاتك كذا قترا بيان كرنوش ببن للرحمن بو خواي مهربان وببزي أو خواي كخلقي كردون كرزقتان ددان دتان جيني دتان بريني قالوا دانقسي بقالته وما الرحمن أو خوا مهربان وبزي كي وباسي دكن كيا أنا اسجد لما تأمرنا أما السجد بين بوكسك تو فرمان من بيدكي أو زار وزادهم بويان زياد دبو نفورا دوورکەوتنەوەی عینادی و کەلەپوتی زیاتر لە زیاتی بە قسەی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم زیاتر عینادی دەیگرتن زیاتر یاخی دەبوون زیاتر لە ڕاستیەکان دوور دەکەوتنەوە کە ئەوە سیفەتی کەسە بەدبەختەکانە ئەگەر نسحەت کرا ئامۆژگاری کرا لە زیاتی گوێ لە ئامۆژگاریەکەی بگرێت کە بەداخەوە تەمان لە ناو خەڵکی مسلمانشدا ئەو سیفەتی عینادیەی بوونی هەیە جاری وایە سوورا و سەر دەزانی ئەو کەسەی نسحەتت دەکا ڕاست دەکا وایە دڵسۆستە غەڵەتێکت لێ دەگرێت بەڵام لەبەرەوەی هەڵت لێ دەگرێت لە زیاتی گوێی لێ بگری محاولە دەکەی بەڕق دابسی یا بیان و بۆ گوناهەکەی خۆت بۆ تاوانەکەی خۆت خراپەکەی خۆت بێنیەوە بەس بۆی بە قسەی کەسی بەرامبەر نەکەی کە ئەوە سیفەتی ئینسانی ئیماندار نییە مەرزنی هەرچی سیفەتەکەی تێدا بێ ئیماندار نەبێ بەس سیفەتەکە سیفەتی ئیمانداران نییە ئینسانی ئیماندار مەفروزەوانە بێ ئەها کاتی خۆی شەیطان ئاەتە الکورسی فێری ئەوەی کردووە فێری ئەبو هوڕەیرەی کردووە کە پێی گوتووە بەیانیان بخوێنە شەوانە بخوێنە پارێزرا و دەبی و مەحفوظ دەبی لە دەستم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی صەدوق وهو کەذوب لەو قسەیدا ڕاستی کردووە کە لە حەقیقەتدا شەیطان درۆزنە حاڵی لێ یعنی شەیطان ئەگەر قسەی حەقی کرد قسە حەقەکەی لێوەگرە بەڵام خراپەکەی با لە شوێنی خۆی بێ وایە کەسێکیش نسحەتی تۆ دەکا با بۆ خۆی دە خراپەی کەشی تێدا بێ وایە زۆر جار ئەوە بیانومانە بۆ نسحەتم دەکەی خۆتو لە من چاتر نی وایە
یان ئەتۆ ئەگەر من ئەو غەڵەتەم هەبێت تۆ لەوانێ غەڵەتی لە منت زیاتر هەبن لەو سیفەتە باش نییە. وإذا قيل لهم اسجدوا للرحمن كاتك كذا قترا بيان كرنوج ببن بو خواي ببزي مهربان قالوا وما الرحمن بقالت بيكردنا ودان قلت خواي الرحمن وخواي مهربان كي وصفي ده كان شيء نايناسين أنا اسجد لما تأمرون إما سجد ببين بو خوايك كتو فرمان من بيدكي هل بروي تو فرمان من بيدكي ناشي ناسين سجدشي بو بين وزادهم بويان زياد دبو بو آموشگاری کردنە نفور يعني نفور يعني دور كوتنوي زياتر لراستي جا خوا دەفەرمێت تەبارەکە الذي پاک و بێگەردی و پیرۆزی بۆ ئەو خواها تەبارەکە گوتمان دەکرێت بە معنای گەورەی بێ بە معنای پیرۆزی بێ بە معنای بەرزی بێ بەرزی و پیرۆزی و گەورەی بۆ ئەو خوای کە جعل في السماء دروستی کردووە دایک ناوە لە ئاسمانەکاندا بڕوجەن چەندان شوێنی بەرز و بڵیند بۆ هەڵهاتن و هاتوچۆکردنی ئەستێرەکان برج طبعا بە معنای باڵەخانە و کۆشکی گەورە و بەرز دێ لە دنیادا دەگوترێت بورجی وانە بورجی فلان بەڵێ بەڵێ لە زەویدا کە دەگوترێت برج یعنی باڵەخانە و جێگایەکی بەرز و بڵینتر لە هەموو شتەکان بەڵام لێرە مەبەستی ئەو جێگایانەیە ئەو شوێیانانەیە کە ئەستێرەکانی تێدا هەڵدێن و ئەستێرەکانی تێدا هاتوچۆ دەکەن جا ئەستێرەکانی ئاسمانێ برج مەجموعەن طبعا هەر مەجموعەیەکیان شوێنێکی دیاریکرا و تایبەت و نظامێکی ورد و دەقیقی بۆ دانراوە کە بەو نظام و یاسا وردەی کە خوا بۆی داناون دێن و دەچن کە ژمارەی ئەستێرەکان بە مەلاین ئەستێرەیە طبعا زۆر ژمارەیان زیاترە لە مەخلوقات و دروستکراوەکانی سەرزەوی و حرەکە و جوڵەشیان طبعا زیاترە لە حرەکە و جوڵانی دروستکراوەکانی سەرزەوی و هەروە قەبارە و گەورەیشیان طبعا گەورەترە نەک هەر ئەستێرەیەک بەتەنێ لە زەوی گەورەترە نەک لە دروستکراوەکانی سەرزەوی بەڵام لەبەرەوەی پابەندن بەو یاسایی کە خوا بۆی داناون ئەستێرەکان بەو گەورەیی خۆیانەوە لە شوێنی خۆیان دێن و دەچن بەبێ ئەوەی هیچ گرفتێکیان هەبێ هەتا ئەو ڕۆژەی کە خوای گەورە فەرمان بە ئیسرافیل دەکا فوو بکرێ بە سوور و بە کەڕەنادا نظامی ئەستێرەکان تێک ناچێت کە ئەو کاتەش خوای گەورە دەیەوێت کەون تێکدا خوا تێکیان دەدا دەنا پابەندن بەو یاسایی بەو دەستورەی کە خوا بۆی داناون تەبارەکە الذی پاکی و گەورەی بۆ ئەو خوای کە جعل فی السەماء بروجا دایناوە دروستی کردووە لە ئاسمانەکاندا چەندان شوێنی بەرز و بڵیند بۆ هاتنی و هاتوچۆکردنی ئەستێرەکان وجعل فيها و هەروە دروستیشی کردووە هەر لە ئاسماندا سراجا چرایەک کە مەبەستی خۆرە و قەمەڕ و هەروە مانگێکی منیر ڕووناکی بەخش درەوشاوە کە سیراج بە چرایەک دەگوترێ ڕووناکی دەدا منیر چرایەک یعنی ڕووناکیەکە کە وەرگیراوە کە لە ئاسماندا طبعا مانگ لەسی وەردەگرێ ڕووناکی لە خۆر بۆیش گەورە و گسکە دەبێت لە پێش چاوی ئێمەدا ناخۆ مانگ و هەر یەک حەجمە وایە بەس چەندەی لە خۆر دیار بێ ئەوەندە ڕووناکیەکەی تێدایە بۆیە شەوی یەکەم بە حەستەم طبعا مانگ و خۆر لە یەکتری دیارن بۆیە مانگی یەک شەوەی ئێمە بە چاو زەحمەت دەیبینین وایە کە شەوی دووهەمە تۆزێکی کە زیاتر لە یەکتر دەردەکەون شەوی سێهەمە زیاتر تا 15 و 16 طبعا تەواو لە 15 و 16دا مانگ و خۆر بەرامبەر بە یەکترینە بۆیە مانگ دەبێتە پڕ و سی ئەوە یعنی پڕ دەبێت و ڕووناکی تەواو دەدا طبعا لە سیدا گسکە دەبێتەوە جاخوا دەفەرمێت تەبارەکە الذی پاکی و گەورەی بۆ ئەو خوای کە دروستی کردووە لە ئاسمانەکاندا بڕوجەن چەندان جێگای بەرز بۆ هەڵهاتن و هاتوچۆکردنی ئەستێرەکان وجعل فيها دروستی کردووە هەر لە ئاسماندا سیراجەن چرایەکی ڕووناکی بەخش کە مەبەستی خۆرە وقەمەڕا منیرە و مانگێکی درەوشاوە وهو الذي وأو خوايا كجعل الليل والنهار خلفة جراويتي دروستي كردون شو روش كببن خلفة جيغروي يكتر بدوا يكتر دابن شو دروا روش ده وشو كم دكا روش زياد دكا روش كم دبه شو زياد دبه طبعا شو روش 24 ساعات ويا بس أو 24 ساعات بردوام قرانكاريان بسرداده وهو الذي جعل الليل والنهار خلفة خوا أو خوايا
یعنی ئەو خوا ڕەحمانەی کە ئێوە نایناسن بیناسن لە ڕێگای دروستکراوەکانەوە ئەگەر نایناسی ئەو خوایە کە شوێنە بەرزەکانی بۆ ئەستێرەکان دروست کردوون ئەگەر ئەستێرەکان تۆزێککە نزیکتر بانە ئەو خۆرەی کە لە بەرزیە تۆزێککە نزیکتر بە بە تایبەتی عارەبەکان تەمان لە ئەو پەڕی وان شوێنیان لە قیمەی گەرمیدایە ئەگەر تۆزێکی دیکە نزیکتر بایە یەکێک لە ڕەحمەتەکانی خوا ئەوەیە کە خۆری بەو شێوازە ڕاگرتو مرۆڤ نەسووتێنێ بە نمونە مانگی بە شێوازێک دوور خستۆتەوە کە ئینسان ڕق نەکاتەوە سەرماد نەبێ وهو الذي جعل الليل والنهار خلفة ئەو خوایە کە دروستی کردووە بۆ ئێوە شەو ڕۆژ کە ببنە خیلفە جێگرەوەی یەکتر و بە دوای یەکتری دابێن لمن ئەرادە ئەن یەذەکەر بۆ کەسێک کە بیەوێ بیرکاتەوە و ئامۆژگاری وەرگرێ ئەو ئەرادە شکوڕە یا بیەوێ سوپاسگوزاری خوا بکە کەسی واهەیە ڕاهاتوە لەگەڵیان ئەسڵەن لە ژیانیدا ڕۆژێک بیری نەکردوتەوە چێ ئاسمانی دروست کرد چێ ئەستێرەی دروست کرد چۆن شەودادێ چۆن ڕۆژدادێ ئەو دنیا چۆن تاریک دەبێت چۆن ڕووناک دەبێتەوە ئەگەر دنیا هەموو شەو باچی دەبوو ئەگەر هەمووی ڕۆژ باچی دەبوو ئەگەر خۆر تۆزێککە دوورتر بە نزیکتر بە مانگ لیمەن ئەرادە بۆ کەسێک کە بیەوێ ئەن یەذەکەرە ئامۆژگاری وەربگرێ ئەو ئەرادە شکوڕە یا بیەوێ سوپاسگوزاری نیعمەتەکانی خوا بکە واضحە وهو الذي جعل الليل والنهار خوا ئەو خوایە کە دروستی کردووە بۆ مرۆڤەکان شەو ڕۆژ دەبنە خیلفە یعنی جێگرەوە و جێنشینی یەکتر و بە دوای یەکتر دادێن لیمەن ئەرادە ئەن یەذەکەر بۆ کەسێک بیەوێ بیرکاتەوە ئەو ئەرادە شکوڕە یا بیەوێ کەسێکی شکرانە بژێر و سوپاسگوزار بێ بۆ نیعمەتەکانی خوا پاشان خوا دەفەرمێت وعیباد الرەحمانی تا کۆتایی سوورەتەکەی تەبان باسە لە تایبەتمەندیەکانی عەبدە ڕاستەقینەکانی خوا کە لەو دەرسەدا تەمان هێندێکیان باز دەکەین وعیباد الرەحمانی الذین یەمشون على الأرض هەونە سیفەتی یەکەمیان بەندە ڕاستەقینەکانی خوای میهرەبان و بەزەییجن وەصفی خوای کرد وایە خوای میهرەبان ئەو خوایە کە خۆری بۆ دروست کردووی ئەستێرەی بۆ دروست کردووی مانگی بۆ دروست کردووی شەوی بۆ دروست کردووی ڕۆژی بۆ دروست کردووی پێشتر باسی باران و زەوی و ئەوانە و ئەدی بەندەکانی خواچێن کێ بەندەی خوایە وعیباد الرەحمان بەندە ڕاستەقینەکانی خوای میهرەبان کەسانێکن الذین ئەو کەسانن یەمشونە على الأرض هەونە کاتێک کە دەڕۆن بەسەر زەویدا هەونن یعنی بەهێمنی بە ئارامی بە لەسەرخۆیی بە خۆ بە کەمزانینەوە دەڕۆن وازحە شێوازی ڕۆیشتنیان بەسەر زەویدا شێوازێکی خۆ بە کەمزانانەیە کە خوای گەورە لە سوورەتی لوقماندا بە ئەوەی دەفەرمێت وەقسید فی مەشیک ڕۆیشتنەکەت مامناوەند کە تەوان نە زۆر خێرا بڕۆ خێرایی ڕۆیشتن پەسەند نییە لە سنوور بەدەر هێواش ڕۆیشتنیش زۆر هێواز ڕۆیشتن بە شێوازێک ناسکەی بەسەر ئەو خاکەیدا کە دەڕۆی خۆتی بەسەردا هەڵکێشی پێت وابێ ینی وەک دەڵێ گەورەتر و بەرزتری لەو زەویە خراپە بۆیە شێوازی ڕۆیشتنی عەبدی ڕاستەقینەی خوای گەورە شێوازێکی هێمن و ئارام و لەسەر خۆیە وعیباد الرەحمان بەندە ڕاستەقینەکانە خوا الذین ئەو کەسانن یەمشونە على الأرض هەونە دەڕۆن بەسەر زەویدا بە نەرمی و هێواشی و لەسەر خۆی و بە خۆ بە کەمزانینەوە جاری وایە تۆ ئیشت وایە خێرا بڕۆی طبعاً نیەتەکە دەزانێ تۆ نیەتت تەکەببور نییە ئاساییە وایە جاری وایە ناتوانانی بڕۆی یا ئیشەکەت وایە هێواز بڕۆی وایە بەڵام مەبەستت تەکەببورکردن و خۆ بە زلزانین نییە تەکەببور سیفەتێکە لە ناخدایە لە شێوازی ڕۆیشتندا حکم نابێ بدرێ وایە جاری وایە کەسێک شێوازی ڕۆیشتنەکەی تایبەتە وایە نابێت لە خۆتەوە گومانی پێ ببەی پێت وابێ ئەو کەسە متەکەبیرانە دەڕوا لەبەرەوەی چونکە تەکەببور پەیوەندی بە ناخەوەیە زۆرتر بەڵام هەرچۆنێکی بێ لە حاڵەتی ئاساییدا عەبد و بەندەی ڕاستەقینە شێوازی ڕۆیشتنەکەی شێوازێکی هێمن و ئارام و لەسەرخۆ و خۆ بە کەمزانانەیە ئەوە یەک وإذا خاطبهم الجاهلون کاتێک قسەیان لەگەڵدا دەکەن کەسە نەفامەکان قالوا ئەوان دەڵێن چی سەلامە سەلام یعنی تۆ لە دەستی من لە زمانی من پارێزراو بە کەسی نەزان ئەگەر قسەت لەگەڵ بکە حتما یا شعورت بریندار دەکات یا دڵت دەشکێنێ یا بە جۆرێک لە جۆرەکان ناڕەحەتت دەکات بەڵام ئینسانی ئیمانداری ڕاستەقینە ئەو کەسەیە کە لە بەرامبەر کەسی نەفامدا نەفامی ناکە کابرا درۆی لەگەڵ کردووی دەکرێت بڵێ مادام درۆی کرد ئەمنیش بە درۆ جوابی دەدەمەوە
دەکرێشتیوە طبعا بەداخۆ ینی زۆرینەی خەڵکی وایە کابرا غیبەتت دەکا عیلاجەکەی ئەوەی غیبەتی کەیەوە بێگومان نا طبعا بوختانت پێ دەکا عیلاجەکەی ئەوەی بوختانی بۆ بکەیەوە نا سووکت دەکا دەشکێنێ بە خراپە باست دەکات تانە تەشەرت لێ دەدا وەک دەڵێ سەرزەنشتت دەکات تووڕە دەبێت لە بەرامبەرتدا عیلاجەکەی ئەوە نییە ڕاستی ئەگەر پابند بین بە دینەوە عیلاجەکەی ئەوە نییە کە ئێمە ئازایەتیمان جاری وایە پێ ئەوەیە کابرا ئەگەر قسەیەکی ڕقی کرد قسەیەکی ڕقتری لە بەرامبەردا بکەیەوە کە دڵیشکاندی چاتر دڵی بشکێنیەوە کە لە حەقیقەتدا ئینسان نابێ وابێ واقعی خەڵکی مسلمان زۆرینەی وایە بەڵام واقعێکی هەڵەیە ها وإذا خاطبهم الجاهلون كاتك قسە لەگەڵ یعنی بەندە ڕاستەقینەکانی خوا قسەیان لەگەڵ دەکرێت لەلایەن نەفامەکانەوە خەڵکی نەفام قسەی باش نازانێ ها زۆر بەدەگمەن دەبێ قالوا سەلامە ناڵێ مەرز نێ بڵێ سەلام عەلەیکوم یعنی ئەتۆ لە دەستی من سەلامەت بە ئەتۆ نەفامیش بکەی نەفامیش بڵێ قسەی خراپیش بکەی درۆشکەی غیبەتیش بکەی بوختانیشم بۆ بکەی تانە و تەشەریشم لێدەی گاڵتەشم پێ بکەی ئەمن ئەو شتانە لە بەرامبەر تۆدا ناکەمەوە تۆ لە دەستی من لە زمانی من سەلامەت بە ئەوە سیفەتی دووەم سیفەتی سێهەمیان والذین یەبیتون لربهم سجدا وقیاما ئەوانەی یەبیتون یعنی شەو بەڕێ دەکەن شەو بە خەبەر دەبن لربهم بۆ پەروەردگاریان بەشێکی بە سجدن بە کڕنۆژبردن بەڕێ دەکەن وقیاما بەشێکی بە ڕاوەستان کە یعنی شەو نوێژ دەکەن کە شەو نوێژ معلومە بەشێکی ڕاوەستانە قیامە وایە بەشێکی کڕنۆژبردن و سوزدەبردنە کە بەندە و عیبادە ڕاستەقینەکانی خوای پەروەردگار وەکو عولەما دەفەرمون ڕۆژانە بەسەر زەویدا دەڕۆن بەڵام شەوێ یعنی ڕۆژە فرسانن گەڕۆکن بەڵام شەوێ عابید و بەندەی خوای پەروەردگارن کە چاکتر وایە و باشتر وایە ئینسان عیبادەت و بەندایەتیە تایبەتیەکانی بخاتە شەوێ کە کەس ئاگای لێ نییە تەبەن خێری شەو نوێژیش بۆچی لە شەو نوێژ لە سونەتەکانی کە لە هەمووان گەورەترە ئەجرەکەی هەتا حەدیث هەیە کە لەو نوێژانەش خێری زۆرتر بێ کە لە حەرەمی مەکەشدا دەکرێن یا مجاهیدیش لە بەرەی جیهادیشدا دەیکە لەبەرەوەی بینی خۆت و خوایە جگە لە خوا کەس ئاگای لێت نییە بۆیە سیفەتێکی دیکەی عەبدە ڕاستەقینەکانی خوا ئەوەیە چۆن بەنمونە ڕۆیشتنیان ڕۆیشتنێکی تایبەتە ها لە ڕۆیشتنیانەوە ئیمان و ئیلتیزام و دینداری دیارە لە قسەکردنیاندا ئیمان و ئیلتیزام دیارە و هەروەها شەوێش کە تەنیا دەبن کەس ئاگای لێ نییە لەگەڵ خەڵکی جیاوازن خەڵک دەخەوێت تا بەیانی ئەوەی کە کەسێکی ئاسایی بێ بەس ئەوەی بەڕاستی عەبدی ڕاستەقینە و عەبدێکی باش بێ بۆ خوای گەورە هەموو شەوەکەی ناخەوێت لای کەمی والذین یەبیتون لربهم ئەوانەی شەوانە بەخەبەر دەبن بۆ پەروەردگاریان کە سجدن بەشێکی بە کڕنۆژ بردن بەڕێ دەکەن و بەشێکی بەڕاوەستان صفەتی چوارەمیان والذین یەقولون ربنا اصرف عنا عذاب جهنم و ئەوانەی یەقولون دەڵێن ربنا ئەی پەروەردگارە اصرف عنا لادە لەسەرمان عذاب جهنم سزای دۆزەخ دیقەتی دەنێ شەو نوێژیشیان هەیە بەڵام ترسی ئاگریشیان لە دڵدا هەر هەیە ها ئینسان ناکرێ ئەگەر بنمونە سیفەتت وابێ هەر لە ژیانتدا هەموو شەوێک شەو نوێژت کرد بێت دڵنیابی لەوەی کە لە خۆت کە تازە تاو ئاگر شمولی تۆ ناکات و ترسی جەهەنەمێت لە دڵدا نەمێنێ بەعکسەوە ئینسان هەتا عیبادەتی زۆرتر بێ ترسی قیامەتی زۆرترە والذین یەقولون ئەوانەی کە سیفەتیان وایە دەڵێن ربنا ئەی خوا اصرف عنا لادە لەسەر ئێمە هەڵگرە لەسەر ئێمە عذاب جهنم سزای دۆزەخ إن عذابها كان غراما بێگومان سزای خوا سزای دۆزەخ کانە غراما سیفەتی وایە لە کۆڵ ئینسان نابێتەوە کە بە کۆڵی داهات کە پێتەوە نووسا لێت نابێتەوە بە ئاسانی هەتا ئەگەر ئیمانداریش بی ها ئینسان نابێ بڵێ جا خۆ ئیمانم هەیە خۆ لا ئیلاهە ئیلا اللام گوتووە خۆ نوێژم کردووە ها زۆر کەس وا دەڵێ بچمە جەهەنەمێش خۆ هەتا هەتای لە جەهەنەمێدا هەر نامێنم زۆر کەسێ بەو قسانە دڵی خۆی خۆش دەکا ئەوە لە ڕاستیدا ئەو پەڕی دوو لێوە نەزانین و نەفامی کەسەکەیە کە جەهەنەمی نەناسیوە و لە عەذابی خوای گەورەش تێنەگەیشتووە دەنا ئەگەر خوای گەورە تەنها بە تەماشاکردنی جەهەنەمێ سزاتدا ها لە ناو قەبریدا سزای جەهەنەمیەکان تەنها ئەوەی کە بەیانیان و ئێواران جەهەنەمیان لە بەرامبەردا ڕادەوەستێندرێ تەنها تەماشاکردنی جەهەنەم بۆ خۆی عەذابێکە بۆ خۆی سزایەکە ئەی ئەگەر ئینسان چووە ناو ئاگر و وادانێ ڕۆژێک تێی دامایەوە ڕۆژێک لە قیامەتێ چەندە
ئەگەر تەنها یەک ڕۆژ في يوم كان مقداره 50,000 سنة ئەگەر وەک دەڵێ گوناهەکان شایستەی ئاگریش نەبووی ئەگەر خوا بەس بە عەذابی قەبر عەذابی دای بەس بە سزاکانی دەشتی مەحشەر سزای دای تەنها نیو ڕۆژێک لە ناو ئاگردا هێشتیەوە بەرگەی نیو ڕۆژی قیامەتی ئاسان ناگیرێ بۆی ئینسانی ئیماندار با ئیمانیشی با عەمەلی ساڵحیشی زۆر بن قەت لە عەذابی قەبر بێمنەت نییە و هەمیشە لە عەذابی ئەوە قسەیە کە خوای گەورە بۆ پێغەمبەری ناردوون زۆرترین دوعای ناو قورئانی پێغەمبەر دووبارەی کردوونەوە صلی الله عليه وسلم خۆ معسوومیش بووە پارێزراویش بووە وەرە سەیری عەشەرە مبەشەرە ئەوانەی کە مژدەی بەهەشتیشیان پێدراوە لە ناو سەحابەدا بزانن یەک دانیان هەبووە بڵێ جا تازە مژدەی بەهەشتم پێدراوە با عیبادەت نەکەم و با لە جەهەنەم نەترسم ئیمامی عومەر یەکێکە لە دەکەسەکان ئەو ئاەتەی لە سوورەتی تووردا هەیە کە دەیخوێندەوە دەفەرمون دەبورایەوە لەگەڵی کە باسی عەذاب و سزای خوای گەورە دەکا هێندە دەترسا بۆی ئینسان هەتا ئیمانی زۆرتر بێت ترسی لە جەهەنەم زۆرترە والذین یقولون ئەوانەی کە دەڵێن هەمیشە دوعا دەکەن ربنا اصرف عنا عذاب جهنم خوایە هەڵگرە لەسەرمان لادە لەسەرمان سزای دۆزەخ إن عذابها كان غراما بێگومان سزای دۆزەخ غەرام یعنی هەمیشە لەگەڵتە لێت جیا نابێتەوە ئەگەر پێتەوە نووسا إنها بێگومان ئەو دۆزەخە ساءت مستقرا خراپترین جێگایەکە کە ئینسان تێیدا نیشتە جێ بگرێ ومقامە و خراپترین جێگایەکیشە کە ئینسان تێیدا بمێنێتەوە إنها ساءت بێگومان ئەو دۆزەخە ساءت مستقرا خراپترین جێگایەکە کە ئینسان بۆی بچێ ومقامە خراپترین شوێنێکیشە کە ئینسان تێیدا بهێڵدرێتەوە و تێیدا بمێنێتەوە صفەتی پێنجەم کە لەو دەرسەدا باسی دەکەین والذین إذا أنفقوا والذین بەندە ڕاستەقینەکانی خوا ئەو کەسانە إذا أنفقوا کاتێک ماڵیان بەخشی لەم یوسرفوا زیادەڕەوی ناکەن واضحە زیادەڕەوی ناکەن ولم يقتروا دەستیش ناگرنەوە ڕەزیلیش ناکەن وكان بين ذلك لو نێوانەدا لە نێوانی ئیسراف و زیادەڕەوی لە نێوانی دەستنوقاندن و ڕەزیلی کردندا قەوام ڕادەوەستن و مامناوەندن واضحە لە نێوان ڕەزیلیکردن و لە نێوان ئیسرافکردندا کەسانێکی مامناوەندن کە لە طبعا حەدیثی پێغەمبەر داهاتوە صلی الله عليه وسلم ئینسان ئەگەر طبعا چۆن بزانین کەسێک مسریفە و کەسێک ڕەزیلە طبعا حەدیثەکەی پێغەمبەر دەفەرمێت ئەگەر کەسێک لەو ئەنفەقتە مثل جەبەل ئوبەی قوبەیس ذهبا في طاعة الله ما كان صرفا ئەگەر کەسێک بەقەدەر یەک چێو پارە ببەخشێ بەڵام لە پێناوی خوادا بۆ قیامەتی خۆی پێی ناگوترێ مسریف و ئیسراف کرد واضحە بەڵام ولو أنفقت ساعا في معصية الله بەڵام ئەگەر یەک ساع یەک قاپێک خواردن ببەخشی بەڵام لە گوناهدا ببەخشی ئەوە بە كان صرفا بە ئیسراف لەسەر حسابە خوای گەورەش إن الله لا يحب المسرفين خوای گەورە مسریفی خۆش ناوێت مسریف کێیە ئەو کەسەیە کە ماڵەکەی دەبەخشێ سەرف دەکات لە شتێکدا کە پێویست نییە لە شتێکدا سەرفی دەکەی کە زیادە لێت ئەی ڕەزیل کێیە کە ڕەزیلیش حەدیثی صحیح لەسەر پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ڕەزیلی و ئیمان بەیەکەوە لە دڵێکدا کۆ نابنەوە دڵێک ئیمانی تێدا بێ نابێ ڕەزیلی تێدا بێ ڕەزیلیش ئەوەیە کە پێویست بێ ببەخشی جا بۆ خۆتە بۆ دەوروبەرتە بەخێرە دەوروبەرتە بەڵام نەیبەخشی پێویستە ببەخشی مەسەڵەن پێویستت بە جلێکە بەڵام دڵت نابیکەی پارەکەت پێزاکدرا پێویستت بە خواردنێکە فعلا بیخۆی بەڵام نایخۆی پێویستت بە خانوویەکە بە سایرەیەکە بەڵام کەسەکە دڵی نایە لەبەر داهاتوو پارەکەی بۆ ئەوڕۆ سەرفکە ئەوانە ڕەزیلین کە هەردووچی خراپن والذین إذا أنفقوا ئەو بەندە ڕاستەقینانە کەسانێکن کاتێک ماڵیان دەبەخشن زیادەڕەوی ناکەن وەلەم یەقتوڕوا دەستیش نان و قێن و ڕەزیلی ناکەن وەکانە بەینە ذالکە ئەو لە ماڵبەخشیندا لەو نێوانەدا ڕادەوەستێ لە بینی ئیسراف و لە بینی ڕەزیلیکردندا صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه